سەر هاوڵاتیاندا نەباخی شارەکانی تر وەکو ڕانیە لە ڕانی و چواقڕنە و سەنگەسەر و ئیدی باخی شوێنەکانی تر لەسەر بیری دەژێن یاخود لەسەر ئاوی قولەی دەربەندی ڕانیە ئافو ئاوی قولەی ڕانیە کە ڕانی لەسەری دەژێت بەشێکی زۆری دانیشتوانەکەی بەڵام بەدڵنیاییەوە کاریگەری زۆری دەبێت لەسەر ئاوی خواردنەوە بە تایبەتی بۆ ناوچەی قەڵاتجێ و لاوازیەکی زۆری پێوە دیار دەبێت لەباری کشت و کاڵدا هەموو ئەو درەخت و زراعەتەکان بەرەو لە ناوچوون دەچن کەمەش وا دەکات بەڕاستی خەڵک پشت نەبەسێت بە ئاو ساڵێکی تر یان دەتوانم بڵێم کاریگەری بۆ داهاتوو دەبێت کە خەڵک واز لە زراعەت بهێنێت کە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێت تاوەکو ئێستاش بەجددی یعنی کار لەسەر ئەم پرسە بکات هیچ نەبێت بۆ من نمونەیەکتان بۆ دێنمەوە لە بەریتانیا کە بەردەوام ئاو ریسایکلین دەکرێت تەنانەت ئاوی زێراویش ریسایکلین دەکرێت بۆی کە بۆ بەرهەمە کشتتوکاڵەکان بەکار بهێنرێتەوە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لێرەدا هیچ جۆرە پلانێکی تا ئێستا نییە و لە داهاتوودا تەمەنای ئەوە دەکەم کە بتوانن کار لەسەر ئەم بابەتەکەم چکە بەڕاستی من هەمیشە وتومەوە دەشێڵێمەوە لە داهاتوودا ئاو دەبێتە هاوتای نەوت لە جیهاندا و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بزاد لە سنووری ئێمە کە وەکو ئێران و تورکیا و سووریا و عێراقیش. زۆر باشە کاک ڕاوێژ کەواتە ئێستا گەر زیاتر تەرکیز بخێنە سەر کەرتی کشت و کاڵ و خواردنەوە ژاماژەت پێکرد ئەو ناوچانەی لە دەڤەری پشدەرو بتوێن کوێن کە بە دیاریکراوی ئەگەر بێتەوە ماوە کەم بکرێتەوە یان لە ئێستاشدا ئەگەر ڕێژەکە کەمی کردووەتەوە کە زیانی کشت و کاڵیان بەرکەوتووە. بەدڵنیاییەوە ئەو هاوڵاتیانەی کە لەوێ زراعەت دەکەن ئەو هاوڵاتیانەی کە لەوێ بژێوی ژیانیان لەسەر بابەتی کشت و کاڵی لایەنی کشت و کاڵیە هەموو تەنها ئەوەی کە زەرەتمەندە لەم بابەتەدا لەم بوارەدا هاوڵاتی ئاساییە ئەو کەسانن کە بژێوی ژیانیان لەسەر زراعەتە زەرەت دەکات و دووەمیشان ئەوانن کە جگە لە زراعەتوانم ئەوەش بڵێم هەم زراعەتیش و هەم کاری سامانی ماسیش ئیش دەکات وەکو ئەوانەی کە حەوزی ماسییان داناوە ئەوانیش بێحەد زەرەت دەکەن و کاریگەری لەسەر ژیانی ئەوانیش دروست دەکات. دەتوانم بەدڵنیاییەوە تەنها ئەوانە بڵێم لەبەر هیچ پرۆژەیەکی گەورەی حکومیمان نییە لەسەر ئەم زەی بچووکە تاوەکو دەگاتە سنووری دوکانیش هیچ شتێک نابینین کە بڵێ پرۆژەیەکی حکومیە زۆر زەرەت دەکات تەنها ئەوە نەبێت کە پرۆژەی ئاوی خواردنەوە کە دانراوە بۆ قەڵازێ توانین بڵێن پرۆژەیەکی حکومیە و کە بۆ دامبیکردنی ئاو بۆ هاوڵاتیانە سەرنجام هەر هاوڵاتیان زەرەت دەکەن لەم بابەتەشدا ئەگینا بۆ لایەنی زراعەت بەدڵنیاییەوە تەنها هاوڵاتی ئاسایی تێدا زەرەتمەند دەبێت. گرنگترین بەرەمە کشت و کاڵیەکان لەو ناوچەیە کامانن کە لاگەری کەمبوونەوە یا وشبوونی ئاویزەی بچووک زیانی کشت و کاڵی بەر ئەو ناوچەیە بکەوێت یاخود بەگشتی بەر بازاری تەڕە لە هەرێمی کوردستان بکەوێت. بەدڵنیاییەوە سەوزەمی بە زۆرمان هەیە کە ئەمە لێر لە سنووری دای ڕاپەڕیندا کە دەکرێت خەڵک بە عام خۆی داوەتی ئەمەش بەرەو لە ناوچوون ڕۆیشتووە و دووەمیشیان هەرچەندە بەشێک لە هاوڵاتیان لە دوای ئاوی باران پشتیان دەبەست بە ئاوی دەربەند کە بۆ زراعەتی وەکو گەنم و جۆ بەکاری بهێنن کە ئەمەش ساڵانە پێویستی بە ئاوە و لە سنووری داری ڕاپەڕیندا بزار لەناو ڕانیەدا بەشە لە لادەکانی ڕانی خەریکی دروستکردنی خەریکی بەرهەمهێنانی برنج بوون لە ڕێگای زراعەتەوە کە ئەمە برنج وەکو هەرێک لە کشت و کاڵەکانی تر هەرێک لە بەرەبوومەکانی تر پێویستی بە ڕێژەیەکی زۆر ئاو هەیە بەداخەوە ئەم ساڵ وەکو ئەم بەدواداچوونم بۆی کرد دەبێت زۆر بە کەمی لە چاو ساڵانی ڕابردوودا بە گۆشەی 90 دەتوانم بڵێم کەمی کردووە کە خەڵک برنج بکات بە خۆی وشکە ساڵیەوە. زۆر باشە کاک ڕاوێژ بەهۆی کەمبوونەوەی ئاوی زەی بچووکەوە زیانەکانی بەخێوکردنی ماسی چۆن هەڵدەخەمڵێنرێت؟ بەدڵنیاییەوە ئەتوانم بڵێم لە چاو ساڵانی ڕابردوو لە چاو 2 ساڵ لەمەوبەر 2-3 ساڵ لەمەوبەر کە ڕێژەی بارانبارین زۆر بوو و ئەمە وای کردووە کە بە ڕێژەیەکی زۆر ماسی گەرا دابنێت و کاریگەری ئەوە هەبوو کە ڕێژەی ماسی زۆر زیاد بکات و حکوومەتی هەرێمی کوردستانی ساڵانە یعنی بۆ ناو زێ بچووکدا دێ ماسی دێنێ گەرای ماسی بڵاو دەکاتەوە یاخود ئەم گەرایانە دادەنێت بۆی کە ماسی ڕێژەکەیان زۆر بێت کە کاتێککە ئاو زۆرە بەدڵنیاییەوە ماسیش زیاد دەکات و هەم لەگەڵ ئەو ڕووبارانە لە سنووری ئێرانەوە ماسی داخلی هەرێمی کوردستان دەبێت بەڵام بەداخەوە ئەمڕۆ بەهۆی ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە کە کاریگەری هەبوو لەسەر سامانی ماسی ئەتوانم بڵێم بە گۆشەی 90 فەرقی کردووە بە لە ساڵ 90 فەرقی کردووە کە ماسی بەرەو لە ناوچوون چووە و وای کردووە کە ماسی ئەوانە ئەو ماسانەی کە ماویشنەوە تەنها لەم سنووردا نەکو بڵێم وەکو ساڵانی ڕابردوو کە ماسی داخڵ بوو بێت لە ڕێگای ڕووبارەکانەوە یان لە ڕێگای ئەم دەرچانەی کە هەن لە سنووری ئێران بۆ ناوێرەدا ئەتوانم بڵێم
لە ساڵان 90 کەمی کردووە چونکە بەڕاستی ئەم ڕێژەیە کە ساڵانی ڕابردوو هەبووە لە چاو ئەم ساڵ نەک ئەوەی کە حکوومەتی هەرێم دەیخاتە ناو گەرا دەخاتە ناو دەریاکانەوە بەڵکو ئەوانەی کە داخڵ دەبن بەهۆی ڕووبارەکانەوە لە ساڵان 90 کەمی کردووە هەم بەهۆی ئەم دروستکردنی ئەم بەنداوانەوە هەم بەهۆی کەمی ئاو وشکە ساڵیەوە کە بە ڕێژەیەکی زۆر دەمرن. کاک ڕاوێژ بەگشتی چارەسەر چییە؟ چارەسەری پرۆژەی تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕابردوو چ لە ئێستاە کە دەبێت لە ڕابردوو نەیکردبێ ئێستا بیکاوە وەها چارەسەری دیبلۆماسی سیاسی دەبێت چی بکرێ بۆ ئەم پرسە؟ بەدڵنیایەوە ئێمە پێشتری جووتومانەوە دەشیڵێنەوە بەردەوامیش هەر ئێمە لە گفتوگۆدا دەبین لەگەڵیان و بەدڵنیایەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پلانی هەبێت کە پلانی نەبێت شکست دەخوات لە پرسی ئاویشدا و وا دەکات کە یعنی بەڕاستی کاریگەری دەبێت لەسەر ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا دەبێت چی بکات دەبێت یەکەم هەڵسێ بە دروستکردنی بەنداو و دووەمیشان سیستەمێکدا بنێت بۆ ئەوەی کە ئاوگل بداتەوە جا بە هەر شێوازێکە لە جیهاندا باوە ئەم شێوازانە بەکار بهێنێت و وا بکات ئاوی ژێرزەوی زیاد بکات و ڕێگری بکات لە لێدانی بیر و لە هەمان کاتدا یعنی بەشێکی زۆر لە خەڵکی ئەوانەی کە ناهۆشیارن لە پرسی ژینگە و بە تایبەتی ئاو بەشێکی زۆر هەستاون بە پڕکردنەوەی کانی و کارێزەکان کە دەبێت ڕێگریکە لەم پرسەدا و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی علاقەی دیبلۆماسیەوە یعنی کاریگەری هەبێت لەسەر وڵاتانی دراوسی ئەو وڵاتانەی کە ئێمە ئاومان لەسەر ئاوی خواردنەوە یاخود ئاوی ڕووبار و یاخود ئاوی زراعاتمان لەسەر ئەو وڵاتانەیە وەکو بە تایبەتی ئێران کە دەبێت بەڕاستی لە ڕێگای دیبلۆماسیەوە چارەسەری ئەم جۆرە کێشانە بکات چونکە ئەگەر ئەم کێشان چارەسەر نەکات لە داهاتوودا ئەگەری هەیە من وەکو خۆم ئەوە تەوەقعی منە کە یعنی جەنجی ئاو بەرپا ببێت بەدڵنیاییەوە وەکو چۆن ئێستا شۆڕشی نەوت لە جیهاندا هەیە بەدڵنیاییەوە ئەو کاتەش جەنجی ئاو دروست دەبێت و کامەش کاریگەری دووبارە هاوڵاتی ئاساییتیدا زەرەتمەند دەبێت. باش ئێوە وەکو ژینگە دۆستان یا چالاکانی ژینگەی لەو ناوچەیە چیتان کردووە کە مەترسیانە بدەنە بەگوێی دەسەڵات و بە تایبەتی لە ئێستاشدا کە مەترسیەکە زیاتر هەیە پەرلەمانتار جهتی پەیوەندیدار کێتان لێ ئاگادار کردووەتەوە و وەکو خۆتان ئایا هیچ فکر و پلانێکتان هەیە بۆ چارەسەرەکە؟ ئێمە خۆمان بەردەوام پەیوەندیمان لەگەڵ لەلایەنی پەیوەندیدار هەیە و بەردەوامیش پەیوەندیمان پێوانەوە کردووە بەدڵنیاییەوە دەستەی ژینگەمان لێ ئاگادار کردوتەوە کە مەترسیەکانی ئەم بابەتە مەترسیێکی یعنی هەستیارن ئەمانە گرنگم پێویستە ئیشان لەسەر بکرێت و بەردەوامیش لەڕێگەی ڕێکخراوەکانەوە عیلاقە و پەیوەندیمان هەبوو وەکو پێشنیاری پرۆژە دراوە بە پەرلەمانیش بە هەمان شێوەوە لە هەمان کاتدا پێشنیار کراوە بۆ ئەنجومەنی وەزیران کاتێکە گرنگی بە پرسی ئاو بدات لەبەرەوەی ئەمانە مەترسی لە داهاتوودا دروست دەکەن وا دەکەن کە یعنی ژیان تێدا مەحاڵ بێت لەم ناوچانەدا یعنی کاتێکە وشکە ساڵی هات ئیدی هەر شوێنەکە ئاوی لێ نەبێت وەکو چۆن پەندێکی کوردی هەیە ئەڵێ ئاودانی ئەو شوێنێکە ئاوی لێ نییە بەدڵنیایەوە ئاودانیشی لێ نییە بەدڵنیایەوە پێمان وتون و قسەمان لەگەڵیان کردووە تەنها قسەی ئەوان ئەوەیە کە کاری لەسەر دەکەین و لە پلانماندا هەیە بەڵام ئێمە 5 ساڵ 6 ساڵ ئەم پرسە بەردەوام قسەمان هەیە و قسە دەکەین کە هیچ ئەنجامێکمان نەبینیوە کە 5 ساڵ ینی زۆرە بۆ پرۆژەیە کە تۆ لەبەردەستت دابێ بتوێ کاری لەسەر بکەی ئەگەر ڕۆژی ینی پرۆشەری بڵاو کردبایەوە ئێستا خەڵکی خۆی هۆشیار دەبوو و کاریگەری دڵنیام لە سەراسەت کاریگەری ئاو کەم دەبەوە لە کەمبوونەوەی کاری کەم دەبەوە بەهۆی هاوڵاتیانەوە. زۆر باشە ئەگەر دابشکاریەک بکەین لەوەی کە مەترسیەکان چەندی بەهۆی وشکە ساڵیەوەیە چەندیشی بەهۆی با بڵێن ئەو پرۆژانەیە کە ئێران لا سنووری خاکی خۆیدا لێی داوە و مەترسیەکەی زیاتر لەسەر ئێمە هەیە ئەگەر دابشکاریەکی بکەین بۆ ئەم ساڵەوە مەترسیانە بە پێی ڕێژەی سەتی چەندی پێوەستە بە وشکە ساڵیەوە چەندی پێوەستە بەو پرۆژە تایبەتەکانی ئێران خۆیەوە. ئەگەر بن قسە لەسەر بابەتەکەم دیارە بە دەقیق ناتوانم پێت بڵێم چونکە ڕێژەی بارانبارین لە ناوچەیەک بۆ ناوچەیەکتر دەگۆڕدرێت و ناتوانم بە دەقیق پێ بڵێم ئایا ئەم ساڵ ینی چەند بەر بارانبارین دەکەوێت بە دەقیق وە چەند بەر بەنداوەکان دەکەوێت چونکە بەڕاستی لەم 2 ساڵی ڕابردوودا بە ڕێژەیەکی بەرچاو بیریش لێدراوە ئێمە ئەوەش لە بەرچاو بگرین چونکە تەنها ئەوە نییە کە ئێمە ئاو داخل دەبێت لە ئێرانەوە و ئایا وشکە ساڵی بەهۆی بارانبارینەوەیە نام بەدڵنیاییەوە کاتێککە ئاو لە ژێرزەوی دەردەهێنرێت هەچەنە بارانش ببارێت تاوەکو ئاوی ژێرزەوی بە تەواوەتی یعنی هەتا ئەو بارانە ئەو ئاوە پڕ نەکاتەوە کە لە ژێرزەوی کەمی کردووە و بەدڵنیاییەوە ناگاتە سەر ڕووی زەوی ئەمەش کاریگەری دەبێت ئەتوانم بڵێم هاوڵاتیان و دووەمیان هاوڵاتیانی کە بیر لێ دەدەن جا هاوڵاتی ئاسایی یاخودەوانی کە لە سەرکی حکوومەتدانیان کەسانی دەسەڵاتدارن بە هەر شێوازە لە شێوازەکان بێ ئەمان و دووەمیشیان ئەو بەنداوانی کە دروست کراوە لە
سەر ئەم ڕووبارانە و سێمیشان ئەتوانم بڵێم بارانبارین چونکە ناتوانم بڵێم لە 100% بارانبارین کاریگەری هەیە نەخێ بە دڵنیاییەوە و لە 150 پێ نادەم بەهۆی بارانبارین و بێتە هۆکاری وشکە ساڵی من کەم تریشی پێدەم لەمە بەڵام ئەتوانم بڵێم لە 150 بەنداوەکانن و لە 125 بۆ ئەو بیران دەگەڕێنمەوە کاتێکە خەڵک لێیان دەدات و لە 110 دادەنێن بۆ وشکردنی کانی و کارێزەکانی ئەم سنوورە کە جا ئایا بەدەستی ئەنقەز بێ یاخوبار هۆکارێکی تر بێ باقی تدادەنێن بۆ ڕێژەی بارانبارین چونکە ئێمە باش دەزانین کە بارانبارین لە جیهاندا هەر بە ئەم سیستەمە هەر هەیە و بەردەوام سیستەمێکی ئیلاهیە کە بەردەوام هەر دەبارێت بەڵام لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر کەم دەکاتەوە ئەمانە ئەوە نییە کە ئاوی ژێرزەوی کەم بکات نا بەدڵنیاییەوە ئاوی ژێرزەوی هەر دەبێت تەنها کاریگەری ئاوی سەرزەوی دەبێت کە وشکە ساڵی هەبێت بەڵام ئێمە کەواز لە هەڵکەندنی بیربێنین ئێمە کە پلانمان هەبێت بەدڵنیاییەوە ئێمەشی زەرە دوزیانمان پێ ناگەێنێت بۆ وڵاتێکی ترکە لە قیمەی پێشکەوتندایە. زۆر باشە کاک ڕاوێژ ئایا تەنها مەترسی یاخود زیانەکانی ئەم کەماویە بۆ ناوچەی پشدەرە بێت یاخود ناوچەی دیکەش دەگرێتەوە و ئایا بۆچی تا ئێستا حکوومەتی عێراق بێدەنگە و هیچ هەڵوێستێکی نەبووە؟ نابدڵنیاییەوە مە تەنها بۆ ناوچەی پشدەر ناگەڕێتەوە یاخود بۆ سنووری داری ڕاپەڕین ناگەڕێتەوە کەمی ئەو لە هەولێری شێ لە سلێمانی شەیەوە لە باخی شارەکانی تری هەرێمی کوردستانیشدا هەر هەیە ئەمە ناتوانین بڵێ تەنها لەم ناوچەیە بەڵام تۆ کاتێکە پلانت نەبێ بۆ پرسی ئاو کاتێکە هیچ سەدەیەکی گەورەت نەبێ یاخود بەنداوێکی گەورەت نەبێت کە ئاو گل بداتەوە بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر هەموو شارەکانی تر دروست دەکات بۆیە ئەمە وا دەکات کە ناتوانین بڵێن تەنها لە یەک سنووردایە بەڵکو باقی سنوورەکانی تر یاتوانم بڵێم عێراق بەگشتی ئێمە کاریگەری لەسەر هەبووە و ئێمە پێشتر سەردانی عێراقمان کردووە تەبەغدامان کردووە بۆی کە بینیمانە چۆن ئاوی ڕووبار و دیزلەکەمی کردو لەو مەنتقانە یعنی ئەوێش هەر کاریگەری هەیە بەهۆی ئەوە تورکیایەوە باقی شوێنەکانی تر کە ئەم ئاوا دەڕژێتە ناوێ و هۆکاری بێدەنگبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرسی سیاسی دەیگەڕێنمەوە ئەوش ئەوەیە کە لەبەری حکوومەتی عێراقی ئێمە حکوومەتێکی ئەتوانم بڵێم تا ئێستا فشەڵە وەکو چۆن دەڵێ خەڵوزێکە کە بە ئاسانی تێک دەشکێنرێت ئێستا و قووەتەی خۆی نەگرتوێتەوە کە فشار دروستکە لە وڵاتانی تر بۆی کە ئاو نەگرنەوە لەلایەکتر لەلایەکتریش ئەوەیە کە هیچ پلانێکی نییە بۆ ئەوەی کە بەنداو دروستکە من دڵنیام کاتێک کە بەنداوی دروستکە بەهۆی ئەو هەموو ڕێکخرا و ئەو شتانەی کە هەنە دژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە سەر ناگرێت و مشکاریگەری بەسەر دووبارە لەسەر ئاو بەڵام ئەتوانین ئێمە لە هەرێمی کوردستاندا قەرەبووی عێراقیش بکەینەوە بەوەی کە ئێمە بەنداو دروست بکەین و دەیان پرۆژەی جوان هەیە لە پرسی ئاودا کە بکرێت بۆەوەی کە بتوانین ئێمە لە خزمەتدا بەکاری بهێنینەوە تەنانەت ئەمە واقعەیەکە کە ڕوو بدات دڵنیا بە لە داهاتوودا کاتێک ئێمە بەنداوی زۆرمان هەبێت ئەتوانین وا بکەین ئاویش بفرۆشینەوە بە حکوومەتی عێراقی بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم ئەم پلانەی نەبێت توانم بڵێم هیچ شتێکی لێبەدی ناکرێت هیچ ڕوویایەک نییە بۆم بابەتە. زۆر باشە کاک ڕاوێژ کەواتە لە ئێستاە گرنگترین ئەرکەکەوێتە سەرشانی هاوڵاتی تەمانەوە ئەرکە گەورەکە لە سەرشانی حکوومەت و لایەنەتەوە دیدارەکانە کە بەداخەوەوان لێی خەوتون جارێ ئایا پێویستە جوتیار ئەوەی کە ڕاوماسی دەکا و پرۆژێ بەخێوکردنی ماسی هەیە هاوڵاتیەکی ئاسایی لەو ناوچانەی کە گرفتی کەماوی لە ئارەدا هەیە و ڕووبارانی دەڕژێنە ناو هەرێمی کوردستانە و خەڵکی لەسەر نیشتەجێیە گرنگترین ڕێنماییتان بۆ هاوڵاتیانە چی بکەن بۆی کە هیچ نەبێت بەشێک لە چارەسەر کە لای هاوڵاتی ئەوان خۆیان چارەسەرەکە بگرنە بەر بن با لە شتێک دەست پێ بکەم ئەزانی کاتێک کە ئاوی ماڵان دابش دەکرێت ڕۆژانە بە دوو ڕۆژ جارێک یان بە ڕۆژی جارێک کاتێک کە ئاوی ماڵان دابش دەکرێت بەهۆی ناهۆشیاری تاکی کۆمەلگامان بەهۆی ناهۆشیاری هاوڵاتیانی ئاسایی خۆمان یعنی وای کردووە کە بە ڕێژەیەکی بەرچاو ئاو کەم بکات هۆکارەکەی چییە؟ ئەڵێ جاری وا هەیە ئافرەت هەبووە لە جیاتی گسک سۆندەی ئاو بەکاردەهێنێ بۆی کە خۆڵ و خاشاک ینی ڕاستی پاکاتەوە سەر زەویەکە پاکاتەوە پاڵ بە خۆڵ و خاشاکەوە بنێ یعنی ئاستی ناهۆشیاری تاکمان زۆر لاوازە و لە نزمترین ئاستی لاوازیدا لە پرسی ئاودا و گرنگی پێنادا تەنانەت ئەو غەسلانەی کە من دەمەوێت بۆی لێوە دەست پێەکەم بۆی باشتر ڕوون بێتەوە ئەو غەسلانەی کە ئاو بەکاردەهێنێن بە ڕێژەیەکی زۆر ینی ئاو سەرف دەکەن و تەنانەت ئەو بەنزیخانانەی کە غەسلیشان هەیە لەگەڵەوەدا ئەوانیش بە ڕێژەیەکی زۆر ئاو سەرف دەکەن کە ئەمە کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی ئاو و کاریگەری دەبێت لەسەر دابشکردنی ئاویش لە بۆ ماڵاندا ئەمە لایەکتریەوە ئەوانەی کە جوتیارەکان بەڕاستی دەبێت ئەمە لە بەرچاو بگرن کە واز لە بیر لێدان بێنن ئەوانەی کە باغ و باغاتان هەیە واز لە بیر لێدان بێنن لەبەرەوەی کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە ژێر زەویدا کە کاتێکە ڕێژەی ئاوی لە ژێر زەوی کەمی کردەوە ئەوە هیچ مەترسیەکانی خۆی دیارە وەکو چۆن بوومەلەرزە ڕوودەدات ئیدی داڕمان ڕوودات ئەمانە جگە لەوەش
هەت هیچ کاتێک ئاو لەسەر زەوی زیاد ناکات کاتێکە لەژێر زەوی ئاوی کەم بێت بۆیە ئێمە دەبێت هەوڵ بدەین بۆی کە خەڵکی زیاتر ئاگادار بکەینەوە لەو مەترسیانە ئێمە دەبێت هەوڵ بدەین کە بە خەڵک بڵێن بەڕاستی ئەمانە مەترسین بۆ ژیانی خۆت بەڵام بەداخەوە دووبارە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هۆشیارکردنەوەی تاکیش لەم پرسەدا هیچ ئەنجامێک یا بڵم هیچ ئەنجامێکی نەداوە بەدەستەوە لە هەمان کاتدا هیچ پلانێکی تۆکمەشی نییە بۆیە دەبێت هەریەکەوە ئێوە لە ڕێگای میدیاوە و ئێمە لە ڕێگای کار و چالاکی خۆمانەوە لە ڕێگای ئەوانەی کە پەیوەستە بە بابەتی هۆشیاریەوە ئێمە هەوڵ بدەین بۆی کە تاکە هۆشیار بکەینەوە بەڵام بەڕاستی ئێمە پرۆسەیەکی قورسە پرۆسەیەکە یعنی کاتی پێویستەوە پرۆسەیەکە جدیاتی دەوێت پرۆسەیەکە دەبێت هەتا وەکو تۆ عەقڵیەتێک دەگەوڕی بۆ عەقڵیەتێکی تر ئەمە پێویستی بە پەروەردەیەکی تەندروست هەیە. زۆر باشە کاکڕاوێش زۆر سپاس دەکەین سپاس بۆ جەنابەت لەوەی کە لە دەڤەری ڕانیەوە لەگەڵمان نبووی و باست لە مەترسیەکانی وشکوونی ئاویزێ بچووک یاخۆت بەگشتی کە ماوی لە هەرێمی کوردستان کرد زۆر سپاس دەکەین دووبارە. بەڵازیزان ڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژیشمان دیارە ویستم کۆتایی پێبێنم بەڵام پەیامێرمان